سلااو بەڕێزان، لەم ڤیددیۆدا بەستمانە ڕوونکردنەوەیەک لەسەر ڕەنکینگی زانکۆکان لە ڕوانگەی شیماگۆوە نیشان بدەین. سەرەتا پێویستە پێناسەیەک بۆ سکۆپەس و شیماگۆ بکەین. سکۆپەس بریتیە لە بنکەیەکی زانیاری ئیندێکسی نێودەوڵەتی بۆ بەرهەمە زانستیەکان، لە کاتێکدا شیماگۆ بنکەیەکی زانیاریە بۆ ڕیزبەندی گۆڤارەکان و وڵاتەکان و ناوچەکان و بە پێشبەستن بە داتای دەرهێنراو لە سکۆپەس. بۆ نە کاتێک ئێمە لە سکۆپەس سێرس دەکەین بۆ ناوی زانکۆیەک، بۆ نمونە زانکۆ ڕاپەڕین، کۆمەڵی زانیاریمان پێداد وەک ژمارە ئەو توێژینەوانەی کە سەر بە زانکۆ ڕاپەڕین بڵاو کراونەتەوە، ژمارە ئەو توێژەرانەی کە لە زانکۆ ڕاپەڕین توێژینەوان بڵاو کردێتەوە، و ئەو بابەتانەی کە تا ئێستا توێژینەوان لەسەر بڵاو کراوەتەوە، و بە شێوەی پایچارت بە شێوەیەکی ڕێژەیی ئەو بابەتانمان بۆ دەستنیشان دەکات کە زۆرترین توێژینەوان تێدا ئەنجام درراوە. هەڵبەت وەک ڕوونکردنەوەیەک ئەو بابەتانە بریتینینە لەو بەشە زانستانی کە ئەو زانکۆیە تێیدا هەیە. بۆ نمونە لێرەدا یەکێک لەو بەشانە بە ناوی ماتیریال ساینس کە کەتیگۆریەکە لە سکۆپەس، بەڵام وەکو بەشێکی زانستی لە ناو زانکۆ ڕاپەڕیندا مەوجود نییە. لەلایەکتر ئێمە شیماگۆمان هەیە کە ئیشی سەرەکی ڕەنکینگی گۆڤارەکان و زانکۆکان و وڵاتەکانە بەپێی ژمارەی ئەو دۆکیومنتانەی کە ساڵانە لە ئەو گۆڤارانە بڵاو دەکرێنەوە کە لەلایەن سکۆپەسەوە ئیندێکس کراون. واروها پێوەرەکەی بریتیە لە سایتێشن بۆ ئەو دۆکیومنتانی کە لەلایەن گۆڤارەکانەوە بڵاو کراونەتەوە. بۆ دەستکەوتنی زانیاری لە شیماگۆ پێویستت بە هیچ ئەژمارێک نییە و هەموو کەسێک ئازادەکە بتوانێت زانیاری لەسەر ڕەنکینگی وڵاتان و زانکۆکان بەدەست بێنێت. ئەوەی کە لێرەدا دەبیندرێت بریتیە لەو زانیاری گشتێکە بۆ هەموو وڵاتەکان ئەنجام درراوە و لە ساڵی 1996 تا 2022 بەردەستە. کاروەکتێبی هەندێک لە ئەمریکا یەکەمە لە دنیادا کە توانیوتی زیاد لە 15 میلیۆن توێژینەوە لەو گۆڤارانە بڵاو کاتەوە کە سەر بە سکۆپەسن. دواتری وڵاتی چانادێک کە نزیکی 9 میلیۆن توێژینەوەی بڵاو کردێتەوە لە بوارە جیاوازەکاندا. بە سێرچێکی خێرا بۆمان دەدەکەوێت کە عێراق لە پلەی 60ەمدا دێت لە کۆی 243 وڵاتی دنیا کە توانیان توێژینەوە لە ئەو گۆڤارانە بڵاوکەنەوە کە ئیندێکس کراون لەلایەن سکۆپەسەوە. هەڵبەت ئێمە دەتوانین سێرچەکانمان بە دیاریکراوی بکەین. بۆ نمونە لە ساڵی 2020 بۆمان دەدەکەێت کە چاینا توانێتی ژمارەیەکی توێژینەوەی زیاتر بڵاو بکاتەوە، و عێراق لە ساڵی 2020 توانێتی پلەکەی بگاتە 42 لەسەر ئاستی دنیا. لە ساڵی 2022 بە هەمان شێوە چاینا سەر دەکەین ژمارەی دۆکیومنتەکانی ڕوو لە زیاد بوونە، و عێراق توانێتی پێگەی خۆی لە ژمارەی 42 بپارێزێ. بۆ وڵاتێکی وەکو چاینا کە توانێتی زیاد لە ملیۆنێک توێژینەوە تەنها لە ساڵی 2022دا بڵاو بکاتەوە، ژمارەی سایتێشنەکانی لە هەمان ساڵدا نزیکی ملیۆنێک و 100,000 سایتێشن بووە کە لە ناویشاندا نزیکی 800,000 سایتێشنی لەلایەن خودی نووسەرەکانەوە بۆ توێژینەوەکانی خۆیان کراوە. ئەوە لە کاتێکدایە کە وڵاتێکی وەکو ئەمریکا نزیکی 700,000 توێژینەوەی بڵاو کردێتەوە کە 290,000 سایتێشنیان بۆ توێژینەوەکانی خۆیان ئەنجام داهاتەوە. وڵاتی عێراق توانێتی نزیکی 20,000 توێژینەوە بڵاو بکاتەوە کە بە نزیکەی هەمان بەر توێژینەوەکانیان سایت کراون، ئەو لە کاتێکدایە کە تەنها نزیکی 6600 سایتێشنیان بۆ توێژینەوەکانی خۆیان ئەنجام داهاتەوە کە بەراورد لەگەڵ وڵاتێکی وەکو ئەمریکا و چاینا ڕێژەکەی زۆر کەمترە. کاتێک ئێمە ڕەنکینگەکە بە پێی ناوچە بکەین، بۆنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کۆی ساڵانی نێوان 1996 تا 2022 عێراق پێگەی حوتەمی بەدەستێناوە و تورکیا پلەی یەکەمی بەدەستێناوە، بەڵام لە ساڵی 2022 عێراق توانێتی پێگەکەی بۆ شەشەم بگۆڕێ و ناو لیستەکەدا ئێران یەکەمە و تورکیا دووەمە، و بە هەمان شێوە وڵاتەکانی دیکەی شەرقی ئەوسەط دێت. وە کلێکردن لەسەر ناوی هەرێکە لەو وڵاتانە کۆمەڵێک زانیاریترمان دەست دەکەوێت. ئەگەر بێت و ئێمە ڕەنکینگی زانکۆکانی ناو وڵاتی عێراق تەماشا بکەین، تەنها 47 زانکۆ لە عێراقدا لەم ڕەنکینگە بەشدارە کە زانکۆ ڕاپەڕین توانێتی پلەی 13 بەدەست بێنێ. ئەوە لە کاتێکدا لە ساڵی 2022 زانکۆ ڕاپەڕین پلەی 3 بەدەستێنەوە، بەڵام لە ساڵ 2023 ئاستی زانکۆیەکەمان بەرەودووە کشاوەتەوە. لە ساڵ 2021 بۆ نمونە ئەگەر سێر بۆ زانکۆ ڕاپەڕین بکەین، بۆمان دەردەکەوێت کە زانکۆ ڕاپەڕین لەنا ئەو زانکۆوانەدا نییە کە لەلایەن شیماگۆوە ڕەنکینگیان بۆ کراوە کە بریتی بوونە لە 26 دانە زانکۆ. بەڵام بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2022 ناوی زانکۆمان داخلی ئەو ڕەنکینگە بووە و ڕاستەوخۆ هاتوینە بۆ پلەی 3 لە کۆی 46 دانە زانکۆ کە ڕەنکینگ کراون. بەڵام لە ساڵی 2023ەوە ئاستەکەمان 10 پلە کشاوەتەوە بۆ دواوە و توانیمانە پلەی 13 بەدەست بێنین لە کۆی 47 زانکۆی ئەم لیستە. کاتە کلیک دەکەین لەسەر زانکۆ ڕاپەڕین، بە شێوەیەکی گشتی کۆمەڵێک زانیاریمان پێدا بۆ نمونە لە ساڵی 2010 ئەو زانکۆیە دامەزراوە بەداخەوە تا ئێستا لەلایەن شیماگۆوە میشن و ڤیژنی زانکۆ ڕاپەڕین بە نادیاری ماوەتەوە.
هەروە زانکۆمان لە سێدانە بواری دیاریکراودا پێشەنگە بۆنە لە بابەتی وزەدا یەکەمە لەسەر ئاستی عێراق بۆ پلەی 505 هەیە لەسەر ئاستی دنیا. لە بابەتی زانستی ژینگەدا پلەی سێمی لەسەر ئاستی عێراقەیە و لەسەر ئاستی دنیا 1600ەمە. لە بابەتی کیمیا پلەی چوارەمی هەیە لە عێراق و 1472 لەسەر ئاستی جیهان. کۆمەڵێک کەتیگۆری و سێکتەری جیاوازەیە کە تێیدا سکۆپەس دیاری کردو بۆ توێژینەوەکان بۆ ئەوێ بتوانێت سکۆپی گۆڤارەکانی پێ دیاری بکە و لەسەر ئەساسی سکۆپی گۆڤارەکان بتوانێت ڕەنکینگێک بۆ گۆڤارەکان ئەنجامدا کە لە ڕەنکینگەکەدا دەتوانێت ئەوانەی کە لە پێشەوەی لیستەکەنە کوارتاڵی یەک وەربگرن، ئەوانەی لە ڕوبعی دووەمدانە کوارتاڵی دووەم، ئەوانەی لە ڕوبعی سێمە کوارتاڵی سێم و ئەوانەی کە لە کۆتایی لیستەکەدانە پێیان دەوترێت ڕوبعی چوارەم یاخود کوارتاڵی چوارەم. بە شێوەیەکی گشتی لێردا لیستێک دەبینین کە بریتیە لەو بابەتانەی کە سکۆپەس بە گۆڤارەکانی دەدا و ئەو گۆڤارانی کە ئیندێکسکراون لەلایەن سکۆپەسەوە حتمەن دەبێت لە یەکێک لەو فیڵدانەدا ئیش بکەن. بۆ ئەگەر بێت یەکێک لەو گۆڤارانە بە نمونە بینینەوە لێردا کۆمەڵێک کاتیگۆری هەیە کە ئەو گۆڤارە لە خۆی گرتووە ئەو پێ هەر کاتیگۆریەک ئاستی گۆڤارەکە دەگۆڕێت. بۆمە لەو گۆڤارەدا لە بابەتی هەندەسە توانوێتی کوارتاڵی دووەم بەدەستبێنێ واتە لە ڕوبعی دووەمی ئەو گۆڤارانەیە کە ئیندێکسکراون لەلایەن سکۆپەسەوە ئەو لە کاتێکدایە کە لە بابەتی ماتماتیک و فیزیا کوارتاڵی سێمی بەدەستێنەوە. کاتێک دەگەڕێنەوە بۆ سکۆپەس بۆی کە لە ئەفیلێشنی زانکۆ ڕاپەڕین بۆمان دەرکەوێت کە کام کاتیگۆریانە لە زانکۆی ڕاپەڕین زۆرترین چالاکیان هەبوو لەسەر ئاستی ناوچەوی و عالەمی لێردا بە شێوی لیست بۆمان دیاری کراوە. بۆنەوە کاتێک دەچینە سەر بابەتی کیمیا کە 107 توێژینەوەی تێدا بڵاو کراوەتەوە لێردا گشت ئەو توێژینەوانەی کە لە کاتیگۆری کیمیا لە زانکۆ ڕاپەڕین بڵاو کراوەتەوە نیشان دەدا. لە بەشی دەستی چەپ نای ئەو نووسەرانە نیشاندراوە کە زۆرترین کۆنتریبیوشنیان هەیە بۆ لەو بابەتەدا کە لێردا بەڕێز دکتۆر ئومێد ئەمیری بە 49 توێژینەوە لە بواری کیمیا پلەی یەکەمی بەدەستێناوە، بەڕێز دکتۆر ئیبراهیم نازم قادر پلەی سێمی بەدەستێناوە، بەڕێز مامۆستا دیاری لە بەشی فیزیا پلەی چوارەمی بەدەستێناوە، بەڕێز مامۆستا هیوا محەممەد قادر پلەی پێنجەمی بەدەستێناوە و بە هەمان شێوە. وەروەها لە بابەتەکانی تریشدا مەرج نییە کە تەنها ستافی ئەو بەشە بەشدار ببن لەو بابەتەدا. بۆنە لە بابەتێکی و هەندەسەدا کاتە کلیکی لەسەر دەکەین لە کۆی 106 توێژینەوە کە لەم بارەدا بڵاو کراوەتەوە و ئیندێکس کراون لەلایەن سکۆپەسەوە سەر دەکەین بە هەمان شێوە کاک دکتۆر ئومێد ئەمیری بە 23 توێژینەوە لە بوارەدا پلەی یەکەمی بەدەستێناوە، بەڕێز دکتۆر ئیبراهیم نازم قادر پلەی سێم، بەڕێز کاکتۆر نەجمەدین محەممەد سەعید پلەی چوارەمی بەدەستێناوە، بەڕێز مامۆستا ئەحمەد مەنگوڕی پلەی پێنجەم و بە هەمان شێوە. وەروە بۆ بابەتێکی وەکو وزا کەیە لەسەر ئاستی عێراق ئێمە یەکەمین بۆ تەنها 43 دانە توێژینەمان لە بوارەدا هەیە. کاتێک کە کلیکی لەسەر دەکەین بۆمان دەردەکەوێت کە بەڕێز دکتۆر ئومێد ئەمیری بە 25 توێژینەوە پلەی یەکەمی بەدەستێناوە، پلەی دووەم بۆ بەڕێز دکتۆر نیاسێریە، پلەی سێم بۆ بەڕێز دکتۆرە پەیمان ڕەمەزانە، پلەی شەشەم بۆ بەڕێز مامۆستا هیوا محەممەد قادرە و بە هەمان شێوە. وەروە لە بابەتی ئینڤایرۆمێنتاڵ ساینس کە 62 توێژینەوەمان لە بوارەدا بڵاو کردێتەوە، بەڕێز دکتۆر ئومێد ئەمیری پلەی یەکەمی بەدەستێناوە، بەڕێز دکتۆرە پەیمان ڕەمەزان ئەحمەد و کۆمەڵە کەسی ترکە لەناو ئەم لیستەدا بە شێوەی کۆنتریبیوشن لەگەڵ توێژەرانی زانکۆمان ناویان هاتووە. ئەوەی کە لە کۆتاییدا پێویستە باسی بکەین ئەوەیە کە کاتێک ئێمە توێژینەوە دەکەین لە بوارێکدا دەشێت لە ناو توێژینەوەکەماندا چەند ڕەهەندی تر لە خۆ بگرێت کە گۆڤارەکان و ئەو داتابێیسانی کە لەسەر ئاستی عالەم ئیش دەکەن بۆ خۆیان بە شێوەیەکی ئۆتۆماتیک پۆلێنبەندی بۆ توێژینەوەکانمان دەکەن و لەسەر ئەساسی پۆلێنبەندی خۆیان ڕیزبەندی بۆ زانکۆکان دیاری دەکەن. هیوادارم ڕوونکردنەوەکانمان سوودی هەبێ بە هیوای پێشکەوتنی زانکۆمان بە سەرکەوتویی بۆ هەر هەمووتان. کاتێکی شاد هەر لە کامەرایەندا بن.